بۆ کانی مزگەوتی گوڵب دەچێت. کانیەکە ماوەیەکە وشکی کردووە. کانیەکە مێژوویەکی کۆن و دێرینی هەیە، بەڵام بۆی کەمبارانی وشکە ساڵیەوە ئەویش وشکی کرد. لە 91 تا 2003 ئەم کانێ عیبی نەبوو. لە 2003 و 2004 بەرەبرە تۆزێ کەمی کرد. 2003 و 2004 کەمی کرد، هەتا ئەمە دو ساڵ تەواو ئاوەکە وشکی کردووە وەکو جاران نەماوە. ئەکەمینە مانگی حوتی و مانگی هەشت بە تەواوەتی کەمەکە، لە مانگی دە هەر نامێنێ. ئەگە بەڕەسمی بێ ئاوی 8 نەفەرە، 8 دانە فەلاحی لەسەرە باخ و جاران توتمانە کرد، تەماتەمانە کرد، مەسلاچی لە خواترەوە هەمسەیتە باخستی زۆری لەسەرە، بەس بە بێنە کەمە ئاوێکە باخەکان هەمویان وشک بوون. دانیشتوانی گوندەکە ئاماژە بۆ دەکەن ماوەی زیاتر لە 2 سەدەیە ئەو کانیە وشکی نەکردووە. وێڕای ئاوی خواردنەوە هێندە ئاوەکەی زۆر بووە بۆ باغداری و کشت و کاڵ سوودیان لێبینیوە. ئەمە من عمرم 77 ساڵە، من نەدیوە تایسەوە ئەو ساڵەکە ئاوا وشک بوو، کەمی کردووە وشک بووە. بەس پێش ئێمەش قەدیمەکان بۆیان گێڕێنەوە 200 ساڵ تا ئێستا هەر وشکین، یانە 300 ساڵە بێ وشکینە، ئەو یەکەم جارە ئەو کانیا وشک. ئێمە دەیەکی 425 ماڵ بووین کە کاتێ بریان باریان دەریان کردین لە حیزبی بەعد لەسەر ئاو ئەرزی خۆمان. ئێستا ئاوان نەبووە تۆ تا ئێستا ئاوا ماوەتەوە 20 ماڵە 25 ماڵێکی تایە هەرەوە نێ. 2 ساڵە بۆی وشکە ساڵی و کەمبارانی ڕێژەیەکی زۆری کانی و کارێزەکانی سنووری هەڵەبجە و هەورامان وشکیان کردووە. ئەوە جوای کردووە بەشێکی وڵاتیان پەنا بۆ هەڵکەندنی بیر ببەن و لەلایەکی دیکەوە کاریگەری ڕاستەو خۆش لەسەر بەرووبوومی باخەکان دەکات کە ئەو باخانە ڕاستەو خۆ پشتیان بە ئاوی ئەو کانیانە دەبەست. بەشێکی ئەو کان و کارێزانەش بۆی دێرینی و مێژوویەکەیەوە لە لای خەڵکی ناوچەکە گرنگی و تایبەتمەندی خۆیانەیە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گوڵب لە هەورامان.